گەشە و نەشە و نمای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردگار خۆی سەرپەرشتیاری پەروەردگاری پەروەردەکردنی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە ئاوا لەسەر لووتکەی ئەدەب و ڕەفتاری بەرز سرەوتووە کە خوای گەورە مەدحیکا و بفەرمەوە ئینەکە لەعەلا خولوقین عەظیم. جملەکە ئیسمیە بە ئینە دەستی پێ کردووە، لام تەوکیدی عەلاش بۆ ئیستیعلاءە، تۆ کە بە شتێک ئەڵێ ئەو شتە لەسەر ئەو شتەی تر ئەڵێ عەلا، ئەڵێ القەلەم عەلە المنضدەتی، لەسەرویەوەتی کە فەرمەوە ئینەکە لەعەلا خولوقین عەظیم. خولوقەکەشی هەر وەسف کردوێتەوە کە ئەفەرمە عەظیمە، یعنی ئەخلاق خۆی چەند بەرزە، تۆ لەسەر و ئەم ئەخلاقە بەرزەوە دانیشتووی، لەوێ سرەوتووی. خوای گەورە هەر لە مناڵیەوە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پێغەمبەرایەتی پەروەردە کردو و سازی کردووە. بۆیە هەر لە سەرەتای مێرد منداڵیشەوە ڕەوشتی ڕەسەن و ڕەفتاری پەسەند بوو. پێناسەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی هەر لە مناڵیەوە دوور بووە لە هەموو هەڵسو کەوتێکی مناڵانە، دوور بووە لە هەموو ڕەفتارێک کە بۆ مرۆڤێکی گەورە ببێ بە پەڵە. نانی دەستی خۆیە خوارد، هەر لە 10 ساڵیەوە لەسەر کەسابەت ڕاهات بوو، لە تافی جوانی ولاوێتی خۆیە بە موچەیەکی کەم بە چەند قیراتێک کە هەر مەسروفی خۆی دەرەهێنا بووە شوانکارەی مەڕووماڵاتی خەڵکی مەککە. تا بە تەمەنترە بوو گەورەترە بوو، لە ڕووی کۆمەڵایەتیەوە پلەپایەکی بەقووەترە بوو، تا گەورەتریشە بوو بەناوبانگتر و بەڕێزترە بوو. بۆیە نازناوی ڕاستگۆی دەستپاک ئەسادق الئەمینیان لێ نابوو، هەرگیز درۆی لێ نەبیستراوە، قەت کەس بە خیانەتێک بە غەدرێک تۆمەتباری نەکردو، هەر ڕاستپاردەیەکیان لادائەنا بە ساغ و سەلامەتی وەریانەگرتەوە. ئەو جارەی کە مامی ئەبوو تالیبی مامی لەگەڵ خۆی بردی بۆ بازرگانی بۆ شام، لە ناوچەی بۆسرا ڕاهیبێکی مەسیحی کە لەوێ بوو کە ناوی بەحیرا بوو بینی، بە مامی ودوتی بگەڕەرەوە ئەم مناڵش لەگەڵ خۆت ببەرەوە لە دەست جوولەکەکانیش بیپارێزە، کاکە ئەم مناڵە کارێکی زۆر گەورەی ئەبێ لە داهاتووە خوا کاری گەورەی پێسپێرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری هەموو کارێکی خێر و چاکەی قەومەکەی خۆیە کرد. لە جەنگی ئەلفوجارە کە لە نێوانی کینانە و قەیسی کوڕی عیلاندا کە ئەو کاتە تەمەنی پیرۆزی ئەم عەلەیهی سەڵات وەسەلام 20 ساڵان بوو کە ڕوویدا ئەم بەشداری کرد. لە پەیمانی الفضولە حلف الفضول بەشداری کرد کە پەیماننامەیەک بوو لە ماڵی عەبدوڵای کوڕی جەدعان، دوای 20 ساڵ لە شەڕ و جەنجێکی نەپساوە مۆر کرا، ئەمیش ئامادە بوو. یەکێک لە بەندەکانی ئەو بوو کە هەموو تیرە و هۆزەکانی قوڕەیش لەسەرەوە ڕێککەوتن کە نابێ بهێڵن کەس لە مەکەدا مەزلوم بمێنێتەوە یان بە مەزلومی هاواری لێ هەستێ، چ دانیشتووی مەککە بێ چ دەرەکی بێ، چ لە ئەهلی مەکەوە زوڵمەکەی لێکرابێ یا لە خەڵکی دەرەوەی مەکە زوڵمی لێکرا. بڕیار درا کە هەموو لەگەڵ ئەو ستەم لێکراوەیە ئەبن تا مافی خۆی بۆ وەرەگرنەوە. پەیمانێکی گەورە بوو. بۆیە لە حەدیثی صحیحە هاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموو: لقد شهدت في دار عبد الله ابن جدعان حلفا ما أحب أن لي به حمر النعم ولو دعيت به في الإسلام لأجبت. واتە لە ماڵی عەبدوڵای کوڕی جەدعان ئامادەی پەیمانێک بووم لە هەرچی جۆرە وشتری نایاب هەیە بەلامەوە جوانتر و چاکترە وە قیمەتترە. حەزمە کرد لە ئیسلامیشا داوام لێ بکرایە تاوە دەنجی و بچوومایە و ئەو پەیمانم لە ناو ئەهلی ئیسلامیشا بکردایە بە شتێکی واقعی ناو خەڵکی. دیسان لە کتێبەکانی سیرەدا هاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تەمەنی پیرۆزی 35 ساڵان بوو بەشداری دروستکردنەوەی کەعبەی و هەروەها دانانەوەی بەردەڕەشی کەعبەی کردو. فەزڵ و حیکمەتی ئەو بوو کە نەیهە شەڕ و پێکدادان لە نێوان تیرە و هۆزەکانی مەکەیە کە بەهۆی دانانەوەی بەردەڕەش کەوتبوونە مشتومڕە و ململانێ و ناکۆچی دروست ببێت. ئەو کاتی کە کەعبە دوایەوەی لافاو ڕماندبووی و بەردەڕەشی خستە بۆ خوارەوە لە شوێنی خۆی کە بینایان کردەوە دیوارەکانیان هەڵچنی کە گەشت ناو ئاسەی کە ئەبێ ئیتر بەردەڕەشەکە بخەنەوە جێی خۆی، لێیان بوو بە مشتومڕ و ناکۆچی کە چێ ئەو خۆی بە خاوەن فەزڵ و پلە و شەرەفە بەرزە ئەزانە بەردەڕەش دەستدا تێو لە جێی خۆی داینێت و چکە هەر یەکێگەی من مستەحەقترم، من لە بەرەبابی فڵانم، من ئاوام خزمەت کردووە، من ئاوام کردووە، تا لە کۆتاییە لەسەرەوە پێک هاتن وتیان کاکە با بڕۆینەوە بینەوە سبەینە لەسەرەوە پێک بین ڕازی بین بە داوەری ئەو کەسەی کە یەکەمین کەس لە غەیری خۆمان دێتە کەعبەوە.
ئەو بکەینە حەکەمی نێوانمان ئیتر بۆ سبەینە کە ئەمان هەمویان هاتبوونەوە لەو کاتێک کۆبوو بوونەوە یەکەم کەس کە هاتە ژوورەوە قەدەری خوای پەروەردگار وابوو کە پێغەمبەری نازدارمان بوو عەلەیهی سەڵات وەسەلام هاتووتیان بەڕاستی شتێکی چاکە و ئەو هات بۆ ئەوەی ئەو حەکەممان بێ ئەوانش لێک ڕەزامەندیان لەسەر داوەریەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەربڕی چونکە هەمووتیان ئەوە پیاوی ئەمین و سەرڕاست هات پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانیدا کە پارچە پۆشاژێکیان ڕاخست عەبایەکی گەورە بۆ نمونە داوای کرد لە هۆزەکان هەر یەکە و لای خۆیەوە چمکێکی پۆشاکەکە دەست بداتێ و ئینجا ئەمیش بە دەستی پیرۆزی خۆی بەردەڕەشەکەی خستە ناو پۆشاکەکە و فەرمووی بڵندیکەن کە گەیاندیانە ئاستی جێی خۆی ئەم بە دەستی پیرۆزی خۆی بەردەڕەشەکەی هەڵگرت و لە جێی خۆی داینایەوە ئەبینین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە زمانی پێش پێغەمبەرەتێکەشە لە هەموو بۆنە خێرخوازیەکانی قەومەکەی خۆیان لە مناسەرەکردنی هەموو ڕەش و ڕوت و مەزلومێکە لە هەموو حەلکردنی کێشەیەەکە بەشدار بوو لە پێشەوە لە هەموو بەشداریەکیشە شارەزاییەکی تری زیادەی بەدەسەهێنە سەرنجی خەڵکی زیاتر بۆ خۆی ڕاکێشە خەڵکی زیاتر متمانیان پێکرد ئەمانش هەر یەکێک لەمانە کاریگەری خۆیان دواتر لە بڵاوکردنەوەی بانگەوازە خواویستەکەیە هەبوو نابینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوای پێغەمبەرێتەکەی کە قوڕەیشی کۆکردە و پێی فەرموون أرأيتم لو أخبرتكم أن خيلا وراء هذا الوادي تريد أن تغير عليكم أكنتم مصدقي قالوا ما جربنا عليك كذبا أبدا فەرمووی ئەرێ ئەگەر پێتان بڵێم ئەو کۆمەڵێک چەکدار و سوارچاک لەودی و ئەو دۆڵەوەن و ئایانەوە هێرش بکوێنە سەرتان من بە ڕازگۆزانن لەم هەواڵەیە وتیانەمە قەت درۆمان لێ نەبیستووی یعنی گومان لەوەیان یەکە بەڕاستە دەزانی کەوا بوو ئەمانە هەمووی سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەفتارێکی ڕەسەن ڕەوشتێکی پەسەند دامەزرا و کەسایەتیەکی دامەزرا و کاریگەریەکی زۆری لەسەر کۆمەڵگەکەی خۆی هەبوو